بە بەشداری 160 کۆمپانیای ناوخۆیی و بیانی 14هەمین پێشنگای نەدەوڵەتی سلێمانی بە سەرپەرشتی ژووری بازرگانی سلێمانی کرایەوە. پێشنگاکە پێکهاتووە لە بەرهەمی کشتتوکاڵی و پیشەسازی و کارەبایی و بەرهێنان و خواردەمەنی ماوەی 6 ڕۆژیش بەردەوام دەبێت. سەرۆکی یەکێتی هاوردە و ناردەکارانی سلێمانی دەڵێت کار دەکەن بۆ ڕاکێشانی کۆمپانیا بیانیەکان بۆ سلێمانی بەتایبەت لە بواری و بەرهێنان. زۆربەی کاڵاکان کەوا تازە هاتوون بۆ ئێرە ئەتواندرێ هەم هاوڵاتی سوودی لێ ببینێ هەم بازرگانان سوودی لێ ببینن بۆی کەوا بتوان بە یەکەوە کارێکی هاوبەش بکەن. بەڵێ گرێ بەس دروست بووە و هەم ئاهەنگی دروست بووە و کاری هاوبەش بە یەکەوە دروست بووە لە بینی کۆمپانیا ناوخۆیەکان و کۆمپانیا دەرەکیەکاندا. بەڕاستی ئەمە بۆیە دەورێکی وا گرنگی ئەبێ بۆ ئەوەی کەوا لە نزیکەوە ئەو بازرگانانە یەکتر ببینن و بتوانن بە یەکەوە لەسەر هێڵ بن و کارخانەکان کە بەشداریان کردووە بتواندرێ بە دەستی یەک کاڵەکانیان بێن نە هەرێمی کوردستان. جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی دەڵێت هەوڵی زۆر دەدەن سلێمانی لە ڕێی وەبەرهێنان و دەرفەتی کارەوە ببوژێننەوە. کردنەوەی ئەم جۆرە لە پێشنگایانە دەرفەت دەڕەخسێنێت بۆ کۆمپانیا بیانیەکان کە وەبەرهێنانەکانیان بهێنن بۆ سلێمانی بەوەش دەرفەتی کاری زیاتر دەڕەخسێت. گرنگی پێشنگا خۆی بۆ خۆی نزیکردنەوەی کۆمپانیا وەبەرهێنەرە دەرەکیەکانە لەگەڵ خەڵکەکانی خۆمان کە لە بواری بازرگانیا ئیژەکان. مەسەلەی دەرفەتەکە ئەمێنێتەوەمانە سەر ئەو کۆنتاکتەی کە لە بینی بازرگانە کوردیەکان و بازرگانەکانی خۆمانە لەگەڵ کۆمپانیا دەرەکیەکانە هەیە. مەسەلەی ئەوەی کە ئاڵی چەند گرێ بەستەوانە ئەمڕۆ هێشتا تازە بسمیلامان کردووە. ئەمە نسبەت DBX-ەوە ڕاستە چواردەمی پێشنگایەتی و DBX یەکێک بۆ لەو کۆمپانیای کە توانوێتی باشترین دەرەجە بۆ خۆی بێنێت لە چەند ساڵی ڕابردووە لەکردنەوەی پێشنگەکانە و لە ئەو شەریکاتانی کەەوە بەرژاریتیا کردووە و زۆرترین گرێبەست کە کرابێ لەسەر دەستی DBX و شەریکاتی خۆمانە کراوە لەم 14 ساڵی ڕابردووە. ژووری بازرگانی سلێمانی پێشتر ڕایگەیاندبوو هەوڵی زۆریان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان داوە بۆ بەشداری پێکردنیان لە پێشنگاکە، بەڵام دۆخی سیاسی و ئابووری عێراق وای کردووە پاشگز ببنەوە. سەقامگیری دۆخی سیاسی و ئابووری بۆ کۆمپانیەکان گرنگە و نایەنەوە سەرمایەکانیان لە شوێنێک بخەنە کارەوە کە هەلومەرجی لەباری نەبێت. ئەوانەشی بەشداریان کردووە لە پێشنگاکە ئەوانن کە پێشتر هەماهەنگیان هەبووە لەگەڵیاندا. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.